بەڵام زان و خۆشەویستانمان لە تەوریەکەی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی زوندوی ئێستا دەکەینەویش بەڕێوەچوونی مۆندیال و یاری هەڵبژاردەکانە کە تیایدا چەندین وڵات تیایدا بەشدارن و گرم و گوڕێکی زۆری هاندەران و هاوڵاتیانیش بۆ یاریکردنی هەڵبژاردەکان ئەیبینین. هێشتا ئەو هەڵبژاردە گەورانە و بەهێزان هێشتا نەکەوتنەوەکیە بڕکیە و گەرم و گوڕی زیاتر ببینرێت لە یاریەکاندا، بەڵام جۆش و خرۆشێکی زۆر جوان و گەورە هەیە لە هاندەراندا. بزانین مەعریف و تێگەشتنی هاندەرە بێت چۆنی بێت، یاریەکان بەگشتی چۆن بەڕێوەچێت، وڵاتی خۆمان، ڕۆژەڵاتی ناوەڕاست و تایبەتی تر عێراق و کوردستان چۆن ئەبێت لەگەڵ یاریەکاندا تەعامل بکات و چۆن هاندەر بێت چی بکا بۆی کە ڕق و کینایەتی دروست نەکات، تەنها چێژ لە یاریەکان و ئەو پێکەنین و ئەو خۆشیە ببینێت کە ئەیبینێت هەم لە نێوان خێزان و هاوڕێکانی کە زۆرجار دانیشن بە دیار یاریەکان. ئەمە گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ مامۆستای زانکۆ لێرە میوان. مامۆستایان زۆر بەخێربێ. مامۆستا بەخێربێ. خوا بەخێربێ. وتمان مێژوو خۆی دووبارەکاتەوە مامۆستا. سێم جارە لە خزمەت پێیان. یخوا بەخێربێ. سەرەتا جاریشە لە خزمەتدان دیتان. بەزامەر مۆندیالیش بوو کاتە قسەمان کردەوە. لەگەڵ ئێوە باسی بە کولتورکردنی سینەمامانە کرد. ڕاست دەکەین. خوا بەخێربێت. مامۆستایان سەرەتا شامە زۆر خۆشحاڵ بووین. ئەم ساڵ مۆندیال چۆن نەبینی؟ ڕاستیەکەی مۆندیال خۆی ڕووداوێکی زۆر جوان و گەورەی مێژووی و وەرزشیە. ئەوەی ئەم ساڵ بەنسبەت منەوانێ ناخۆشی تایە لەبەرەوەی هەلومەرجی ناوچەکە تۆزێ پڕ لە شەڕ و شۆڕ بوونجا وڵاتێکی میواندار کە ئەمریکایە شەڕی هەیە لەگەڵ وڵاتێکی بەشدار کە ئێرانە، ئەوە تۆزێک با بڵێن کەش و هەوای مۆندیالی بۆ دانیشتوانی ئەم ناوچەیە ناخۆش کردووە. بەڵام بۆ خۆی هەنگاوێکی گەورەیە، چەندین ڕێکۆردی مێژووی پێوە یەکەم جارە لە 3 وڵاتەکرێ، سێهەم جارە مەکسیک بەشداریەکە میوانداریەکە، دووەم جارە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا میوانداریەکە، یەکەم جارە کەنەدا میوانداریەکە. بەگشتی مۆندیال ڕووداوێکە زۆر 4 ساڵ جارێ ئێمە ئەوەندەی تەمەن مودا بدا بە جۆش و خرۆشەوە چاوەڕوانی هاتنی ئەکەین. خاڵێکی تری گرنگ بۆ خەڵکی عێراقەوەی دوای 40 ساڵ عێراق توانی سەرکەوێ بۆ ئەم مۆندیالە کە ئەوەش بۆ خۆی جێی دڵخۆشیە بۆ وانەی کە سیاست لێک نادەنەوە لە وەرزشە. جا پێشەوەی بچینە لای باسکردنی هاندەران، خۆت هاندەری چاڵبژاردەیەکیت؟ من لەبەرەوەی لە 12 ساڵیە یەکەم مۆندیالم دیوەکە 1986 لەبەرەوەی برا بچووکی برا گەورەکان ئەوان کوێ بوون، منیش چوومە سەر ڕێچکەی ئەوان هەمومان بەرازیل بووین. ئەوانەی کۆچیان کردخوا لیان خۆش بێت، ئەوانەشی کەماون بەرازیلن هەر بەرازیلن. بەس خۆشە بوو لە ماڵێکە هەند ئەرژەنتینێکیشە بووە خۆی ڕوئەدا خۆمەرجە وەرزش یەکێکە لەو شتانەی تۆ ناتوانانی بە زۆر بیسەپێنی بەسەر کەسەکەیە. مەسەن باوک هەیە بەرشلۆنەیە، کوڕەکەی ڕیاڵەیان بە پێچوانەوە، باوکەیە ئەرجەنتینە، کوڕەکەی هەڵبژاردەیەکی ترە. بەڵام من لەبەرەوەی شوێن کەوتنم زیاترە وەک لە هەڵبژاردننی سەربەخۆ، لەبەرەوە من کە مناڵ بووم کەوتومە تەژێرکاری بە سیوای هاوتەمەنی منیش بووە، جیاواز لە گەورەکان بیری کردوت. ئەم ساڵ گەشتبینی بە بەرازیل؟ نەوەڵا گەشتبین نیم، لەبەرەوەی هەر یاری یەکەم ڕاستی ئاستێکی زۆر 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 خراپی پێشکەش ڕاستە. ینی دۆستانی بەرازیل دۆست لە پۆستەکانیانە ئەو نیگەرانیان دەربڕی دەست بەجێ دوایی یاریەکە. من کەمتر پۆستەکەم لە فەیسبوک، بەڵام دۆستان ئەیکە ئەنی هەڵبژارد هێشتا بێزیش ماوە خۆ نەخواسە بەرەوە هەڵبژاردن. فەڕەنسا بە تایبەتی هەرچەند مۆندیالی پێش و کرواتیا بەرازیلی دەرکرد، بەڵام لە 86 21/6/86 یەکەم خەفەتی وەرزشی ئەو ئێوارەیە بوو کە فەڕەنسا بەرازیلی دەرکرد لەسەر شنار سەیرمانەکرد لە ماڵی کاکی کۆچ کردومە.
خۆی گەور لێ خۆش بێ. مامۆستا هەرێمی کوردستانیش وەکو وڵاتانی جیهان پێشوازی لە مۆندیالەکان لە بینینی ئەو یاریانەکان تاند بینیمان چەندین شوێن تایبەتدانراوە بۆی گەنجانی لێکۆ ببنەوە مەجگەلەی کە میدیا کوردیەکان خەریکی ڕووماڵکردن و شیکارکردنی ئەو یاریانان کە بەڕێوە چێ جاگەر لە ڕووی هاندەرەوە باسی بکەین ئێمە توانین بڵین هاندەرەکانیشمان لە ئاستی جیهانین. بەڵێ لەبەرەوەی ئێستا خۆتانزان گیان بۆ بە گوندێکی بچووکەوە قسەیەکە زۆر باوە لە دوای جیهانگیری و هاوڵاتی کورد بە شێوازێکی گشتی ئێمە کورد کە لە عێراقا ئەژین کراوەین واتە ئێمە کۆمەڵگەیەکی کراوەین لەگەڵ گۆڕانکاریەکانی جیهانە ڕۆیشتوین بۆ نمونە هەواداری سینەمامان زۆرە فلمسازی سینەمامان هێوانە یاریزانی وەرزشیمان هەیە کوردمان هەبووە لە هەڵبژاردەی عێراقا ئێستا کوردمان هەیە لە هەڵبژاردەی عێراقا تۆپی پێ زەمینەیەکی درێژی هەیە لە هەرێمی کوردستانە ئەو بەڕێزانی کۆچکردو کە ڕۆڵیان هەبووە چێ مامۆستا سەلاحی کۆچکردو و مامۆستا ئاسی کە لە بواری دادوەری و وتنەوەی وانەی وەرزشە یاریزانە بەناوبانگەکان تیپە بەناوبانگەکان کە لە کوردستانە هەبوون بە تایبەتی لە شاری سلێمانیا ئەمە وای کردووە کە نەوە بنەوە واتە مەسەن باپیرێک هەبووە هەواداری تۆپی پێ بووە اینجا باوکەکە اینجا نەوەکە واتە ڕۆڵە و نەوەی کەسەکەش ماوە لەبەرەوەی هیچی تێناچێ هاندەرێتی وانی مەگەر یەکێ زۆر زۆر پەرۆژ بێ پارەی گیرفانی خۆی سەرفکە مەسەن بچێ بۆ ئەو وڵاتەکەەوە شتێکی جوانە ئەکرێ خەڵکیش پارەی لە بوارە سەرفکە بەڵام تا ئەستێکی دیاریکراو لەبەرەوە هاندەرێتی تۆپی پێ وەکوتم ڕەفتارێکی ئارەزوومەندانەیە تۆ بە زۆر ناتوانانی مناڵەکە و یا خوشکەکە و یا براکە و بکەی بە بینەری تۆپی پێ ئەبێ خۆی ئەو جۆش و پەرۆشی تیابێ اینجا ئەو جۆش و پەرۆشە بێ وریای بی سەر نەکێشێ بۆ تونڕەوی سەر نەکێشێ بۆ زەبر و زەنگ و توموتیژی و قسەی نابەجێ و یعنی هەرچەند ئینسان لە کاتی تووڕەبوونا کە تیپەکەی نەکات لەوانەیە قسەی نابەجێ هەربێ بەدەمیا دوور ئەگەر لە خۆی نامێن بەڕای من ڕەتی بە تەمەنەوە هەیە ئینسان تا هەڵکشێت لەوانەیە زیاتر پێ بگا و تێبگا دەسەکان خۆش زیاتر پێ بگا و تێبگای تر جۆرێک لەو حەماسەتەی کەم بێتەوە وەکو من وەڵام مامۆستا زۆر گرنگە یاری هەم بەشێکی جۆش و خۆشە و بەسەربنی کاتێکی خۆشە هەندێک جاریش بەداخەوە پێچوانەکەی بینین کەسێک قوڵیەوە ناکە لە بەروی یانەکەی دۆڕاوە تۆڕە ئەبێت و کەسانی تر عەزیەتەیە و زۆر جار بینیمانە شەڕی زۆر زۆر گەورەی لێکەوتۆتەوە تا چەندێک گرنگە ئێمە بۆ چێژ بۆ بەسەربنی کاتێکی خۆش تێرێن یاریانەکەین و دڵی یەک نەڕەنجێنین لە بەریاری زۆر زۆر گرنگەوە چێ ئەکەوێتەوە سەر ئاستی پەروەردەی کەسەکە و ڕۆشنبیری ئەو گەلوونەتەوەی و ئەو هاندەرانە بەداخەوە لە عێراق و کوردستانە تا ئێستا گیانی وەرزشی بە قوڵی ڕۆنەچوە ڕێگیدانە کوتاوەواتە دۆڕان قوبوڵکەین هەڵەی ناوبژیوان قوبوڵکەین بۆ نمونە بینیوتانە هاندەرانیش و هەندێک جار ستافی یانەکە هێنە ناو یاریگا شەقەوە شێنن بۆ کزەوە شێنن لەسەر ئاستی جیهانیش هەبوو بۆ نمونە تا ساڵانێکی زۆریش هاندەرانی یانە ئینگلیزیەکان بە ئاژاوە گێڕ ناو ئەبران هۆلیگەنز بە ئینگلیزی کە بەداخەوە ڕووداوی کوشتنیشی لێکەوتۆتەوە. مامۆستا پێت وایە باست لە کللتور کرد کللتور کاریگەری هەیە بەسەر ئەم بابەتەشەوە واتە کرێیانی کەسێک لە وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جیاواز بێت لە کەسێکە لە ئەوروپا و سێری و یاریانەکە بێگومان ئێمە بمانەوە نەمانەوێت لە خۆڕەڵاتی ناوەڕاستە لە بەرەوەی دەستگا و دامەزراوەکان وەکو پێویست ئیشی خۆیان نەکردووە پەروەردەی و پرۆگرامی خوێندن ئەمانە بەڕاستی زۆر زۆر گرنگە اینجا ئەوروپاش خۆ دەزانی خۆ هەر شامی شەریف نەبووە ئەسڵەن ئەو وەحشی گەریەی لە ئەوروپا هەبووە لە سەدەکانی پێشوە زۆر زۆر ترسناک و خوێنایی بۆ بەڵام کوردەڵێکی ئەو نانە ئەمڕۆ لە خوان واتە ئەمڕۆ تۆ ئەبێ ئاستێکی ئەوەندە بەرزی پێگەیشتن و تێگەیشتنی مرۆڤەتی لا دروست بوو بێ کە ئەم بابەتانە یەکەم یاری نەمێژوو نەتیجەکەی دەستنیشانەکە
نە بواری ناپاکی و غەش و گزی و فێڵ وەکو جارانە، چونکە یاسا و ڕێساکان توند کراوەتەوە. بۆ نمونە ڤار داهێنرا بۆچی؟ بۆی دادگەری زیاتر بێ لە تۆپی پێە، بۆی پەنارتێکی هەڵە نەگیرێ بۆ ئەو تیپێکە لە دوایەوە یەکسانێکە و دواییش چانسی بردنەوەیە بێ. کللتور وەکو خانم پرسیاری کرد، کللتور چییە؟ ئەوەیە کە بە نان و ئاوە ئەدەنێ. تۆ لەسەر سفرەیەک ماڵ چیت پێ ئەڵێن ڕێزگرتن لە گەورە و میوان و خزمایەتی و هاتوچۆ و قسەی نابەجێ نەکردن و ئەمانە. ئێمە چیەکەین؟ بە نان و ئاوە بێ بین بە دراوە بە خۆمانە بێ مەش بین بە، بەڵامی تر تا چەند ڕۆڵەکان بە قسەتەکەنەوەیان شتێکی ترە، یان تا چەند جەماوەری ئەو وڵاتە قەناعەت بەو شتە ئەکا، خۆی پەیڕەوی ئەکا. ئێستا وەکوتم بەداخەوە عێراق و کوردستان نەکەیان زۆر وڵاتی ئەفریقا و خۆڕڵاتی ناوەڕاستیش بە تایبەتی لە یانە پلە نزمەکانە ڕووداوی ناشرین و خەمناک تۆمارە بێ لە یاریگاکانە. مامۆستا مۆندیالی ئەم ساڵ کە سەرنجیا بێت لە ڕووی ئەمنی و لە ڕووی زۆر شتی دیکە و گەر ئاگاداری هەواڵی هەندێک دەرەوەی یاریگاوانەبی کوشتنی تێدا بووە لەم چەند ڕۆژی ڕابردا کۆمەڵە شت هەبووە. جیاوازی بینی لەگەڵ مۆندیالی قەتەرە؟ ڕاستی یەکێ لە جیاوازیەکان لەگەڵ مۆندیالی قەتەرە بەڕاستی میدیای جیهانی بوو، لەبەرەوەی زۆر لێ شیکارە بە ویژدان و شیکارە سەربەخۆکان ڕەخنەیان گر لەو هەڵمەتە میدیایی لە سەردەمی مۆندیالی قەتەرە دژ بە وڵاتی ڕێکخەر بەرپاکرا بۆ مەسەلەی پێشێلکاری مافی مرۆڤ و ڕێگە نەدان بە هاوڕەگەز خوازان و ئەو بابەتانە. بەڵام ئێستا ئەو شیکارە بە ویژدانانە ئەڵێن کوان ئەو دەمگەرمانەی کە لەگەڵ قەتەرە ئەوەندە دەمیان گەرم بوو، بۆچی لەگەڵ ئەمریکا لە سەردەمی ترامپە ئەوەنە دەمیان گەرم نییە؟ مەیەکێ لە جیاوازیەکان. بەڵام لەسەر ئاستی ڕۆژ بە ڕۆژ بەڕاستیەتوان بڵێم بە دوایداچوونێکی زۆر وردم نەکردو، بەڵام خۆشبەختانە تا ئێستا ئازانم ڕووداوی زۆر نەخوازرا و ڕووی نەداوە. بەڵام ئەوەیە کە ئەمریکا لە سەردەمی ئەم سەرۆکەیە لەسەر ئاستی جیهان تۆزێ ناوبانگی نەک تۆزێ توانێ ناوبانگی زۆر لەکەدار بووە بەهۆی ئەو ڕەفتارانەی سەرۆکەکەەوە ئەیکا و بڕیارەکانی و کاردانەوەکانی و پیلانەکانی و داواکردنی گرینلاند و داواکردنی ئەوەی کە ینی حەزی لە شەڕ و ئەم بابەتانی. بەڵام لەبەرەوەی خەڵک تکتی کڕیوە، هەڵبژاردەکانی گەشتۆتە ئەو مۆندیالە، ئەبێ بچێ هاندەری وڵاتەکەی بێ. زۆر ئەم باکیان بەوە نییە کە کێ سەرۆکی ئەمریکایە، مادام ڤیزەکە وەرەگرێ. یەکێ لە ڕووداوە نەخوازراوەکانی کە ناخۆش بوو بۆ جیهانی وەرزشی ڕێگرتن بوو لەو داوەرە سۆماڵیە کە بچێ بۆ ئەمریکا. ئەوە کاردانەوەی توندی لێکەوتەوە و بە ڕەفتارێکی نابەجێی دەستگای کۆچبەری ئەمریکان لە قەڵەمدا. مامۆستا لەگەڵ باسکردنی جامی جیهانیە ئیتر لە ئێستادا باس لە قەتەڕەکرێتەوە. جیاوازیەکی هەیە لە نێوان ئەم مۆندیالی ئەم ساڵ بۆڕێژە لەگەڵەوەی کە لە قەتەر بەڕێوە چوو. یەک جیاوازی زۆر زۆر گەورە لە بواری خەرجیەکانی سازکردنی مۆندیالایە. خۆتان نەزان قەتەر یەکەم وڵات بوو لە خۆرڵاتی ناوەڕاستە و یەکەم وڵاتی عەرەبیش بوو کە جامی جیهانی میوانداری بکە. پارەیەکی بێشوماری خستە خزمەتی ئەو بووە، تقریبا 220 ملیاری خەرج کرد. ئەمریکا لە 94یشا لە ئێستەیشا ئەتوانین بڵێین $0 خەرج کردووە لە ژێرخانی وەرزشیە. لەبەرەوەی ئەمریکا یاریگای زۆر زۆر مەزن و تۆکمەی مێژویی هەیە بۆ تۆپی پێی ئەمریکی. ئەمەی کە لە ئەمریکا پێوتە فوتبۆڵ ئەوەیە کە بەدەست یاری پێکرێ. لەوێ بە فوتبۆڵڵێن سۆکە، ناڵێن فوتبۆڵ. ئەم تۆپی پێیکە لای خۆمانە، لای ئەوان شتێکی ترە. سۆکەر ئەم تۆپی پێ پرۆفێشناڵێکە لە ئینگلتەراوە ڕۆیشت. لەبەرەوە لە بواری ئابووریە
جیاوازیەکی گەورە هەیە لەبەرەوەی مەکسیک ئەمە سێهەم جارە میوانداریەکە ئەو خەرجیە زۆرەی نەکردووە. کەنەداش لەبەر ئەوەی ژێرخانێکی ئامادە و سازی هەبووە بەراورد بە قەتەر ئەتوانێ قەتەر ڕێکۆردی پێوانەی شکان بۆ خەرجکردنی داهاتی گشتی بۆ سازکردنی مۆندیال، بەڵام سەرکەوتوو بوو، مۆندیالێکی سەرکەوتوو بوو لە ڕووی ئیدارەدان و پەخش و تەکنەلۆجیای بەکارات و اینجا یەک شت کە سەرنجی ئەدەین هەر 4 ساڵ جارێت تەکنەلۆژیایەکی تازە لە بواری پەخش و ڕاستەوخۆ گواستنەوەی یاریەکان هەیە. بۆ نمونە ئەمجارە لە ئەمریکا ژمارەی یاریزانەکان کە یەنە ناوە ئەچنە دەرەوە چەند پێڵین بەدل چەند تەبدیلی ماوە، چەند گۆڕینی ماوە، چەند یاریزان بێت بۆ نمونە ئەڵێ ئەوەندەی ماوە، یان مەسەلەی لە ساتەوەختی یاریەکەیە ئەڵێ گروتینی یاریەکە ئیتر هەڵبەز و دابەزی ماندوو بوون و خۆ هیلاکردنی یاریزانەکان ئەی خاتە سەر سکرینی پەخشەکە. ئەمانە هەمووی اینجا مەسەلەی ئۆفساید کە لە قەتەرە داهێنانێکی جوان بوو، ئەمان جوانتریان کردووە فالینەی تیشێتی باڵێن هەڵبژاردەکە بەڕەنگەوە پیشانیانی ئەم وردەکاریانە ئەمێنێتەوە بۆ ئەو جامە جیهانی کە لە هەر وڵاتێکەکرێ ئەم شێوازە لە نووسینی ناوەکان. اینجا شێوازی هاتنە ناوەی هەڵبژاردنەکان ئەم جارە زۆر جوانتر بوو. هەموو یاریزانەکان ئەبێ بێنە سەر چیمەنی سەوزی یاریگاکە، مارشی نیشتیمانی ئەڵێنەوە بۆ ئەوی کامێرا بێتە سەریان دایک و باوکیان کە سوکاریان خێزانەکانیان گەلوونەتەوەکانیان یاریزانەکانیان هەمویان ببین. جاران بە زیانزە یاریزانەکەن وەکو بڵی شەرەفی ئەو نوێنەرایەتیان پێ بەخشرا لە ساتەوەختی کردنەوەی یاریەکە. اینجا ئاڵاکان بە شێوازێکی زۆر جوان و گەورە لەسەر چیمەنی یاریگاکە نەخشێنرا. ینی گۆڕانکاریەکە بوو. تۆ جامی جیهانی وەکو کۆمپانیای مۆبایل سەیریکە 4 ساڵی تر چی جیاوازی دروستەکەی لە مۆندیالەکە تا بۆ ئەوەی خەڵک لە یادیا بمێنێت بێوەشانێکی نوێی بۆ بێ. مامۆستا لە وڵاتی ئێمەیە لە کوردستانی ئێمەیە برازیل لەکوێ، ئەرژەنتین لەکوێ، بۆ نمونە وڵاتانی کە لەکوێ بۆ مێژووای کردووە مەسەلەن وەک ئاماژت پێکرد باپیرهانمان وای کردووە کە ئێمەش ئاو بکەینە شوێن ئەوەی کە هەر ئەو هەڵبژاردانە هەڵبژێرینەوە زۆر جار وەکو زۆر جارانی ئاستیشان هەر لاوازن هەر جمهورین، ینی وەکو جەنابێ مەسەلەن لە شتاکانەوە تا ئێستا جمهوری بەرازیل بریش هەروام، ینی بۆ نمونە نەوەشتەوە مۆندیال بینیوە ڕۆناڵدۆ بەهێز بووە، یاریێکی جوانیان کردووە، کافۆ و کارلۆس هەر ئەڵێم هەر بەرازیل لە بەرەوەی کاتەوە بوو. ئەوە بۆ ئەو ئەگەڕێتەوە یان بیرکردنەوەی هاندەر چۆن نییە. ئەوە تەمەەن مێژوویەکی دوورودێژی خۆتە زانی وتمان تۆپی پێ لە ئەنگلتەرا، ئەم تۆپی پێ پیشەگەری ئێستا هەیە لە ئەنگلتەرا لە 1963ەوە سەری هەڵدا. لە ئەنگلتەراوە پەڕیەوە بۆ ئەمریکای لاتین بەهۆی کرێکارانی هێڵی ئاستنین، بەهۆی بازرگانەکان، بەهۆی حتا یاریزان، بەهۆی ئەو ئاڵ و گۆڕەی کە لە نێوان ئەوروپا و ئەمریکای لاتینە پیا بوو. ئۆروگوای و ئەرجەنتین و بەرازیل سەرەتاییترین وڵاتەکانی ئەمریکای لاتین بوون کە تۆپی پێی پیشەگەریان لە بەریتانیاوە وەرگرت بەهۆی ئەو تێکەڵبوونە بازرگانی و پیشەسازی کە لە نێوان هەردوو وڵاتە هەبوو. و خۆشتەزانی یەکەم جامی جیهانی لە 1930 لە ئۆروگوای کرا کە وڵاتێکی ئەمریکای لاتینە هەرخۆشی بردیەوە. ئەمە هەر بە کوردستان وانە بۆ سەرتاسەری جیهان وایە، بە تایبەتی ئەو وڵاتانەی کە هەڵبژاردە نیشتیمانیەکانیان بەهێز نین، نەگەشتونەتە جامی جیهانی، توانای کێبڕکێیان نەبووە. ئەبێ ئەوە بزانی تۆپی پێ یان سینەما یان موزیک یان شانۆ ئەمانە وزەیەکی شاراوەیە لە مرۆڤەکانە هەن، هەیە نەخوا ئەکتەر هەمانە ئەبین بە بینەر. بۆ ئێمە نابین بە ئەکتەر چونکە ئەو کارامەیی کە ئەکتەر هەیەی من نیمە. من بۆ نابم بە یاریزان یان نەبووم بە یاریزان چونکە ئەو کارامەیی کە بۆ یاریزان پێویستە من نەمبووە، بەڵام
ئەو چێژ و تام و خۆشیی لە بینینی یاریەکەیا هەیە خۆ ئەوە کۆتوبەندی لەسەر نییە تەلەڤیزۆن کەرەوە دانیشە یەک جارسەی یاری بکە هەیە یەک جارسەی یاری کردو جۆشی لێبینیەوە ئیتر بۆ بە هاندەری ئەو تیپە یان بووە بە بینەری تۆپی پێ لەبەر ئەوە یەکێ لە هۆکارەکانی ئەو پێشینە مێژوویەیە کە تۆپی پێ وەکو دیاردەیەکی سنوور بەزێن دیاردەیەکی جیهانی دیاردەیەکی بێ تەکلیفە ینی بێ تێچوون یاساکانی ئاسانە ئەنجامدانی ئاسانە خەڵک زوو لێتی ئەگا ئەسە من لە بەیسبۆڵ تێناگەم لەبەرەوە هاندەری بەیسبۆڵ نیم بۆن من لە ڕەگبیش تێناگەم زۆر سەیری ڕەگبی ناکەم لە تێنسی سەرزەوی تۆزە تێ ئەگەم کەواتە سەیری تێنسی سەرزەویەکەم بەڵام زۆر لە یاری تۆپی پێ تێگەم کەواتە زۆر سەیری تۆپی پێەکەم ئەوە خاڵێک بۆ تەنانە دەگەر هەڵبژاردەی نیشتیمانی بەهێزیشە هەبێت بشگاتە جامی جیهانی تۆ هەر هەڵبژاردەیەکی ترێ هەیە چەند هەڵبژاردەیەکیش هەیە سەبی وایە هۆڵندای هەیە ئینگلتەرای هەیە پورتوگالی هەیە بۆ ئایا لە مناڵیا سەیری کردو ئایا بیرکردنەوەیەکی سیاسیانەی هەیە لەسەر بابەتەکە بۆ نمونە حەزەکە وڵاتی قاڕەکەی خۆی بیبە جارێکی تریش باسمان کرد هاندەرەتی تۆپی پێ لە گەڕەکەکەەوە دەست پێەکە اینجا بۆ ئاستی شارەکە اینجا بۆ ئاستی هەرێمەکە اینجا بۆ ئاستی وڵاتەکە اینجا بۆ ئاستی ناوچەکە اینجا بۆ کیشوەرەکە اینجا بۆ هەموو جیهان ئاوا بە پلەبەندی ئەڕوا بەشێکیشی وەکوتمان ئەو وزە شاراوە هەیە کە مرۆڤ تایەتی پێویستەکە بەتاڵی کاتەوە بۆ نمونە تۆ تووڕەیی لە ئینسانە هەیە لە مرۆڤ هەیە بەس ئەم تووڕەیە بە تەماشاکردنی یاریەک خۆ ئەم وزەیە خاڵێکی تۆ باشیام چی لە دەرەوە شەڕ و پێکدادان کە کوردەڵە شەڕ لە بەتاڵی باشە وان نییە هەرگیز شەڕ باش نییە ئیلا ئەگەر مافت بخورێ ئەو کاتە شەڕ لەوانەیە بژار دەبێ هەندێک جاریش شەڕ یەکەم بژاردە نییە بۆ مافخراوەکان هاندەر مەرج نییە هاندری یەک یانە بەگەر یانە ئەسلەکەی خۆی دۆڕا ئەچێتە سەر ئەڵە پێی خۆش بوون فەڕەنسا بیباتەوە یان فەڕەنسا دۆڕا و حەزەکە ئەوی کە بیباتەوە لایەنێکی زۆر دەرونی کە هەموو مرۆڤێکی دەروون دروست هەیەی باشە زۆر جار لەگەڵ لاوازایە مرۆڤی دەروون دروست مەگەر ئەو لاوازە بۆ مناسە گەر تورکیا یاریکە من هاندەری تورکیا نابم بۆ چکە پاشخانێکی هەیە ئەو بەڵام لەوانەیە گەر ئۆزبەکستان یاریکە لەگەڵ بەرازیل نا بەزەگەر ئۆزبەکستان لەگەڵ ئەرجەنتین بێ من پشتیوانی ئۆزبەکستانەکەمان چەند نازانم ئەم ساڵ لەوێ یانە لەبەرەوەی دەرونی دروست پشتیوانی لاوازە بەڵام ئەگەر عێراق و بەرازیل یاریکەن لەویا بژاردەی بۆ خەڵکی بەرازیل تۆزێ بۆ خەڵکی عێراق تۆزێ قورسە بێ چکە بەرازیل جەماوەرێتی ئەرجەنتین جەماوەرێتی بەڵام وڵاتێکی خۆشی لەوەیە دەرونی دروست و منطق و ئەخوازێ هەندەری عێراق بێوانە بەڵام هیوا هەیە مەسەلەن ئەڵێ من کوردم و هاندەری عێراق نیم ئەوەش مافی خۆیەتی و ئازادە لەو وەرزش ئازادێکی زۆر زۆریتیا تۆ ناتوانانی بە زەبری هێز چونکە شتێکە لە ویژدان لەوانەیە بە ڕووکەش بڵێ من لە ترسی باوکی بڵێ حەزەکەم ئەرجەنتینی بات بەس لە ویژدانی حەزەکە وەکو ئاین وایە تەشبیهات نەبێت ینی وەرزش جۆرێکە لە ئاین بەڵام ئاینێکی با بڵێن کراوەتر ئازادتر بێ یاسا و ڕێسای تونتر تۆ ئازادی لەوەی کە هاندەری چ وڵاتیش مامۆستا بوونی یاریزانە بەناوبانگ و لێهاتوەکان کاریگەری چێ بەسەر هاندەرانەوە تا چەندێک ئەوان لە هەڵبژاردنەکانە خەڵک لە خۆیان کۆکەنەوە زۆر زۆر کاریگەری هەیە وەرزش بە مرۆڤەکرێت وەکو باسمان کرد وەکو نواندن بە مرۆڤەکێ گۆرانیوتن بە مرۆڤەکێ موزیک ژەنین بە مرۆڤەکێ دەست و پەنجە و لێهاتوویی و کارامەیی و بیرتیژی و توانای جستەیی مرۆڤ زۆر کاریگەریە لە تۆپی پێە لەبەر ئەوە هەر جوڵەیەکی ئەم یاریزانەکەی کە سەرنجام ئەنجام گرنگە لە تۆپی پێیان نەک
کارامەیی یاریزانەکە بەتەنها. ئێستا گەر پێلێ نەبوایەتە هۆی بردنەوەی بەرازیل لە سوید لە 1950 و دوایش لە 62 و اینجا دوایی ئەوەندە ساڵیان پێچوو تا لە هەفتایە بردیانەوە، خۆ هەر پێلێ بە تەنیایی و جوڵەکانی پێلێم گرنگ نەبوو ئەگەر نەبوایە بە نەتیجە و نەبوایەتە هۆی بردنەوە بە ئەنجامەکە. یان ئەگەر مارادۆنا لە 86 نەبوایەتە ئەنجامی سەرکەوتن بۆ هەڵبژاردەکەی خۆ وەک ئێستا پورتوگال ڕۆناڵدۆیان نییە، بەڵام لە هیچ جامێکی جیهانیان نەبووەتە هۆی بردنەوەی جامەکە. بەڵام ئەم یاریزانانە لەبەر ئەوەی ئەبن بە ئایکۆنی نیشتیمانی، ئەبوون بە سمبۆلی نیشتیمانی، ئیتر گەنجانی ئەو وڵاتە، خەڵکی ئەو وڵاتە هەواداری ئەبن، سەرسامە بن پێی. اینجا ئەمە سنووری وڵاتیش تێ ئەپەڕێنێ ئەبێ بە دیاردەیەکی جیهانی. ئەم یاریزانانە کاتێک مێژوو شکۆیان پێ ئەدا کە ئەنجامەکە بە بردنەوە کۆتایی بێ. بەڵام وەکو توانا و کارامەیەوە لە مێژووە تۆمارەکرێ و خۆشبەختانە ئێستا ڤیدیۆش هەیە، تۆماری ڕاستەوخۆ هەیە، هەر ئەمێنێتەوە. یانیەکە خۆتانزان لە 58 پێلێ 7 ساڵ بوو کە هات کامێرا هەبوو، تەلەڤیزۆن هەبوو، ڕووداوێکی زۆر گرنگ. مامۆستا نمونونەکانیشی بەڕازیل بوو. مامۆستا ینی بەس ناوێکم پێ بڵێ بکەمە کۆتا بکە دەرفەتمان نەماوە بە درێژایی سیرکردنی یاریەکان لەو کاتەوەی کە وەگاماژت پێکرد هەشتاکان و تاوەکو ئێستا چی یاریزانێک پێت وایە دووبارە نابێت؟ ڕاستیەوە قسەی من نییە، بەڵام لیۆنێل مێسی زۆر خەتەرناکە. ینی لیۆنێل مێسی ڕاستە پێلێ و مارادۆنا لە پێش لیۆنێل مێسی بوون و هەنێک کەس مارادۆنا بە گەورەترین بە مێژووی ترین یاریزانی تۆپی پێ لە قەڵەم ئەدا، بە تایبەتی لە 86 ئەو گۆڵی کە لە ئینگلتەرا کردی ئەوە ناکە بە دەست کردی و بە گزی کردی و بۆ ئەوەی بردنەوەی یاریەکەژەوە، نا ئەو گۆڵی کە 6 یاریزانی بڕی و گۆڵیکن جا دوایی لە 90 هاتەوە و گەشتنە یاری کۆتایی هەر لە بەرەوەی مارادۆنایتیا و. بەڵام لیۆنێل مێسی بەڕاستی ناخۆشی کردووە. دەستی چاو خۆش مامۆستا، یان زۆر بەخێر مامۆستا جەمیل عەلی، مامۆستای زانکۆ، یەخوا بەخێر دووبارە خێر مامۆستا.